داوا دەکرێت مامۆستایان بایکۆت بکەن و بچنەوە هۆڵەکانی خوێندن بەهۆی تەقەی سوپای پاسدارانەوە هاوڵاتی کێرێم گیانی لەدەستدا. کامێرەکانی خاڵ بۆ خاڵ بە درێژایی شقامی 120 مەتری شاری هەولێر کەوتنەکار. سڵاوتان لێبێت، من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. دوای ئەوەی مامۆستایان لەسەر داواکردنی مافی خۆیان خۆپیشاندان و ناڕەزایەتی و بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کرد، لە ئێستادا کە بارودۆخی موچە کەمێک ئاسایی بۆتەوە، داوا دەکرێت مامۆستایانی سنووری دەسەڵاتی یەکێتی بایکۆت بشکێنن. ئاگاداری چارەنووسی سەدان هەزار قوتابی کەم دەرامەت بن. دوێنێش پارێزگاری سلێمانی هەواڵە بوو بەکرد لە ئەمریکا و لە کاتی گەشتەکەیدا بۆ دەرەوەی وڵات پەیامێکی ناردەوە بۆ مامۆستایان و داوای لێکردن دەوامی خوێندن دەست پێ بکەنەوە و پۆلەکانی خوێندن گەرم بکەنەوە. پارێزگاری سلێمانی ئاماژەی بەوەش کردووە نابۆ نەخوێندەواری و نابۆ ڕاگررتنی خوێندن. لە سنووری ناحەی ژاراوەی سەر بە ئیدارەی ڕاپەڕین بەهۆی تەقی سوپای پاسداران ئێرانەوە هاوڵاتێکی تەمەەن 6 ساڵی خەڵکیارێم گیانی لەدەستدا و دوو شوانیش بریندار بوون. بەرەبەیانی ئەمڕۆ لە گوندی ڕزگەی سەر بە ناحەی ژاراوە لە ئیدارەی ڕاپەڕین سوپای پاسداران تەقەیان لە هاوڵاتیە کردووە. لە ئەنجامدا هاوڵاتێکی تەمەەن 6 ساڵان کە پیشەی چێوداری یاخود ئاژەڵ کردبووە گیانی لەدەستدا و دوو شوانیش بریندارن. بەڕێوەبەرایەتیە تووشی هەولێر ڕایگەیان سەرجەم کامێرەکانی خاڵ بۆ خاڵ بە درێژایی شقامی 120 مەتری لەمڕۆ تا بەرواری 21 مانگا وەک تاقیکردنەوە سەرپێچی تۆمار دەکەن و دواتر لە 22 مانگ بە شێوی فەرمی دەکەونەکار. ئەمڕۆ یەکشەممە 15 تشرینی 2023 بەڕێوەبەرایەتیە تووشی هەولێر لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە سەرجەم شۆفێران ئاگادار دەکەنەوە کەوا خێرایی دیاریکراو لە شقامی 120 مەتری ئەو پەڕی خێرایی 110 کیلۆمەتر دەبێت لە کاتژمێرێکدا. ئاماژەی بەوەش کرد بە مەبەستی بەرزکردن و یاستی سەلامەتی لەو شقامە لە بەرواری 15 مانگا تا ڕۆژی 21 مانگا سەرجەم کامێرەکانی خاڵ بۆ خاڵ بە درێژایی شقامەکە سەرپێچی تۆمار دەکەن وەک تاقیکردنەوە. ئەوە شاتووە لە ڕۆژی 22 مانگەوە سەرپێچەکان بە تەواوی تۆمار دەکرێن و تیشی داوا لە هەموو شۆفێران دەکەین بۆ پاراستنی خۆیان و سەر و ماڵیان پابەندی ڕۆیشتن بن بە خێرایی دیاریکراوە. سێ هەواڵم پێشکەشکردن، کاتێکی خۆش.